سلێک بەسە دەست خۆش بێ چی کەتەیە کاک ساڵە خۆماڵی خۆماڵی وڵات چ بەس کەرەم کەوت تاوێت مانگا شتەیەوە نییە بەڵێ ئادی مەڕ مەڕێکی گچکە ششم دەیە گامێش کە شەشم دەیە باشە بیکە دوو گامێش ئەوەش مەڕەکە ئەی دەست خۆش بێ گامێشەکەی بکە دوو باشە ئێمە مشتری بەردەوامی کاک ساڵحی نزیکی ئەو بۆ 15 ساڵی دەچێەوە بزانم هەر بابیشم لە قەدیمەوە وەفاتی کردو خوا لە گونی ناحیە مولایەکی خۆش بێ دێن شتەکانی هەموو خۆماڵی مەڕاستی لێرە ماستی هەیە پەنیری هەیە هەنجوینی هەیە بۆ نمونە بڵێن کەرەی هەیە هەموو شتەکانی خۆماڵی کانیمارانیش جێکی بەناوبانگە پێویستی بە وەسفی نییە وەسفیکەی وڵای من لە هەولێر ڕاهاتوین بۆ خۆمان لە مەسیفدا دەنیشین بەڵام بە حکمی ئەوەی خەڵکی ئێرەینە بەردەوام هاتو سۆمان ئێرێ و دین سەردانی خزمەکان دەکەین و سەردانی زێدی خۆمان دەکەین و هەموو جارێش لەلای و کاک ساڵحیلا دەدەین و شتەکانی بەڕاستی نمونەین هەتا ئێستا هیچ گلەیمان لێ نەبووە ئێستا هاتووم ئەو سێ سڵە ماستەم بردووە پەنیر ماستەکان ماستی گامێشێ ماستی مەڕیە هەمووش خۆماڵیە و پەنیری هەیە یعنی وەکتم شتی کوردەواریە زیاتر ئێمە بۆ خۆمان حەزمان لەو شتە کوردەواریانەیە زیاتر ماستەکانیشی بەڕاستی یعنی شتی بەتامە و خۆماڵیە و خۆشە و هیچ گلەیمان لێ نەبووە هەتا ئێستا وڵای ئەمە بەرهەمەکان هەموو نەوع بەرهەمەکمان هەیە لە دۆیەکە بۆ خۆم دەیژێنم ڕۆنەکەرەکەی دروست دەکەم بە نسبەت شیرێژ و ئەو شتانەش دۆیەکەی دەکڵێنمەوە شیرێژەکەش بۆ خۆم دروست دەکەم بەس هێندێک پەنیر و شتی وا هەیە لە ماڵان فەلاحەکان بۆمان دروست دەکەن وڵای ئەمە بۆ خۆمان تقریبا 17 ساڵە دوکانم هەیە زەلام هەیە لە بەریتانیا ڕادێتەوە دەڵێ شتەکانم لەکن چاوشینی بۆ بێنە و با نسبەت دوکانەکان هەموو شتی خۆماڵی دەفرۆشن بەس بۆ خۆم شتەکان بە تایبەت دەفرۆشم مشتریمان هەیە لە سولێمانی لە هەولێر ئێستا عاڵیان ئەو برادەرەی هەولێر بووتی دەست لە ماستان بۆ دانێ بۆ بەیانی ماستەکە تایبەتی تو ئەوە دۆیە ئەوەش ماستی مەڕەیە ئەوەش گامێشەکەمانە مازگامێشەکەشمان تایبەتە ئەوەش پەنیری مەیرەیە دامناوە بەس ماوە چکە دەیکاتەوە بۆ فرۆشتن دایما یەو چوار گوندانەیە لە گرجانی و قەرنیاغا و بناری کۆسرەتیش زۆر شتمان بۆ دێن شتەکان هەموو خۆماڵینە شتی ئەولاولان نافرۆشین ئەوی سیقەی نەبێ شتی لێ وەرناگرین کەمتر دەچین بۆ دەپڕژێن بۆ سەر معمیل هەیە 15 ساڵە گامێشی لێ وەردەگرم ماستی مانگای لێ وەردەگرم پەنیری لێ وەردەگرم بۆ خۆم ناتوانم شتی بازاڕی بخۆم لەبەرەوەی ئەو شتانەی لە معمەل دروست دەکرێن زوو پێ نەخۆش دەبم بەڵام شتی خۆماڵی هەم ئیسفادەی هەیە هەم نەخۆشی پێوە نییە ئەوە ڕۆنی زەنگەی مەڕە ڕۆنەکەرێک ئەگەر دەیژێنین دەیقرچینینەوە ساغ دەبێتەوە دۆ شتەکەی تێدا دەسووتێ بەس ڕۆنەکە دەمێنێتەوە مشتری تایبەتی هەیە 20,000یشە ئەوە شەڕۆنی هیزەیە هەر لە هیزەکەش لەو دیوە ئێستا پڕ لە ڕۆنە بەتاڵی دەکەین بۆنی خۆشە خەڵ لە هیزەی لە دەیبا وڵای زۆر برادەر هەیە چیلۆیەکی لەوەی دەبا و 5 شیلان برنجی کوردی دەبا بە هەوای جاران دەڵێ تامەچی سروشتی خۆشی هەیە ئێستا هەندێک برادەرمان هەیە لە جنوب ڕادێ لە جنوب ڕادێ لە خوارێ لە چەمچەماڵەوەی 5-6 ماڵە لەو ڕۆنەی زیاتر ناخۆن لەبەرەوەی دێنیان ڕۆنەکەرەمی دەکڕن بۆ خۆیان دەیقرچێنەوە ساخی دەکەنەوە یان ئەو ڕۆنەی دەبن چاوانەی ڕۆنەکانی کە هیچ زەرە زیانیان نییە هەچەندی بیخۆی سووری هەیە زەرەدی نییە لۆرکی کوردی خاڵە مەولودی کانیمەرانە کە هەموو شتەکانی بەناوبانگن لە هەموو کانیماران و بیپێندا
گرمش آلو برای آلو شو کدوم آنه ئەمە دۆرکی کوردیە خاڵە بەکری کانیمارانە بەناوبانگترین دۆرکی کوردیە ئەمەشیان ڕۆڵەکەرەی کوردی خۆمانە بە هەموو بتوێن ئاشتیواتیان